بەڵێ سڵاتان لەبێت لە قەزای ڕەواندوزی دیارە ئەمڕۆ بە بۆنەی یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم کەوا لە سەرتاسەری هەرێمی کوردستان ئەم یادە بەرز ڕائەجرێ و مسلمانان لە مزگەوت و لە شارەکان یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەکەنەوە. ئەمڕۆش لە قەزای ڕەواندوز لە مزگەوتی باویلاغا بەم بۆنەیەوە مسلمانان کۆبوونەتەوە. لێرە باس لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەکرێ و سرود پێشکەشەکرێن و وتار پێشکەشەکرێ. هەر بەو بۆنەیەشەوە مسلمانان لە شار و شارۆچکەکان شیرینی دابەشەکەن و کە بینن مسلمانانێکی زۆر لە مزگەوتە لە ئێستادا کۆبوونەتەوە بۆ ئەوەی ئەم یادە پیرۆزە بەرز ڕابگرن و زیاتر خۆیان شارەزا بکەن لە ژیان و ئاکار و ڕەوشەکانی پێغەمبەری پێشەوامان درود و سەلامی خوای لەسەر بێتن. من بۆ زانیاری زیاتر قسە لەگەڵ بەڕێز مامۆستا محەممەد دەکەم وەکو سەرپەرشتیار لە مزگەوتە مەساگەر بەیتێرە. سڵاوتان لێبێتن. یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە قەزای ڕەواندوز چۆن بەڕێوەچێ؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. دیارە قەزای ڕەواندزیش وەکو هەموو شار و شارچکەکانی کوردستان ساڵانە لە یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە زۆرەها شێواز ئەو یادە بەرز ڕائەگرن. بێگومان لە مزگەوتەکان ئەو یادە بەرز ڕائەگیرێ، مسلمانان کو ئەبنەوە، شیرینی دابەش ئەکرێ، باسی سیرەت و ژیانی پێغەمبەری خوا ئەکرێ صلی الله علیه و سلم. خواردنگەکان لەو شارە زاری وایە خواردن بە بەلاش ئەدەنا منداڵ و خەڵکی کە ئەوە شتێکی جوانە، سوبەکی جوانە جێبەجێ ئەکەن و لە ماڵەکانە شیرینی بەخشێتەوە بە زۆرها هۆکار ئەو یادە بەرز ڕائەگرێ. هەر یەک بە شێوازێک ئەو یادە بەرز ڕائەگری و بە پیرۆزی ئەزانی. دیارە بێگومان شتێکی جوانە و ئەمە حەق خۆمانە کە دڵخۆشی خۆمان دەرببرین بە یادە پیرۆزە، چونکە یادی پێغەمبەری خوا لەدایکبوونی پێغەمبەر یادێکی کەم نییە. پێغەمبەری خوا منەتێکە خوای گەورە بەسەر ئێمەدا ئەکا کە فەرمی منەت بەسەر ئومەتی ئیسلامدا ئەکا کەوەی پێغەمبەرشی بۆ ناردوون. بۆیە پێغەمبەری خوا منەتی خوا بەسەر ئێمە و حەقی خۆیەتی ئێمە دڵخۆش بین لە ڕۆژ لەدایکبوونی پێغەمبەر و پێغەمبەرە بە گەورە و بە بەرز بزانین و خۆشمان بووێ و سونەتەکانی جێبەجێ بکەین. جا ساڵانە لە مزگەوتەکاندا لە شاری ڕەواندز لە زۆربەی مزگەوتەکان ئەو یادە بەرز ڕائەگرێ، لە ماڵەکان بەرز ڕائەگیرێ، لە گوندەکانی دەوروبەری ئەو شارەش بە هەمان شێوە بە خواردن ئەو یادە بەرز ڕائەگیرێ و مسلمانان کو ئەبنەوە. چەند گرنگە شوێن سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بکەین بە تایبەتی لە ڕۆژگاری ئەمڕۆماندا کەما ئێمە زیاتر پێویستمان بەوەیە شوێن سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بکەین و ئەبینین کە جیهانیش بە زوڵ مستەمێکی زۆر تێپەڕە، بە تایبەتی مسلمانانی غەزە زوڵمێکی زۆریان لەسەرە. تا چەندە گرنگە مسلمانان شوێن سونەتەکانی پێغەمبەر بکەون و هاوکاری برا مسلمانەکانیان بن؟ بێگومان لەو کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هات و وحی هێنا و مسلمانان دروست بوون لەو کاتەوە لەناو زوڵم و ستەما و پێغەمبەر هات صلی الله علیه و سلم. بێگومان لەو کاتەدا بەشەریەتی گۆڕی و نەزرەی بەشەری گۆڕی، نەزرەی ئینسانی گۆڕی. بۆیە هەر کاتێک خەڵکی لەسەر سنەت و ڕێوازی پێغەمبەری خوا پابەند بووبن، پابەندی شریعەتی بووبن، لە زۆر شت بەدوور بووینەوە، مسلمانان لە پێشەوە بووینەوە، پێشەنگ بووینە و داهێنانی گەوریان کردووە. هەر کاتێک مسلمانان دوورکەوت بنەوە لە شریعەتی پێغەمبەر و سنەتی پێغەمبەر، بێگومان دنیایەک مەینەت و مەشاکلمان بۆ دروست بووە. لەو سەردەمی ئێستاشماندا کە زوڵم مستەمێکی زۆر هەیە، بۆیە لەو سەردەما لە هەموو کات زیاتر پێویستمان بەوەیە بگەڕێنەوە سەر سنەت و سیرەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم، چونکە بەڕاستی حەلی زۆر مشکلەمان ئەکا کە ئێستا خەڵکێکی زۆر چۆن چەندەها دەرد و مەشاکل گرفتارە. بۆیە گەڕانەوە لەو سەردەمەی بۆ سیرەت و ژیانی پێغەمبەر، بۆ شریعەتی پێغەمبەر زۆر پێویستە و مسلمانان ئەبێ زیاتر پابەند بن و ئەوەش وەکو هۆکارێک تا مسلمانان زیاتر شارەزای سیرەتی پێغەمبەر بن و ئازانی هۆکارێکی باش بێ مسلمانان پابەند بە سنەت و سیرەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم. سپاس بۆ بەڕێز مامۆستا محەممەد بۆ وتەکانت، زۆر سپاس دەکەین. بەڵێ وەک ئاماژەمان پێدا لە ئێستادا لێرە مامۆستایانی ئاینی هاوڵاتیان گەورە و بچووک مناڵ هەمویان بەشدارن لە یادکردنەوەی یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە سرود بە وتار ئەیانەوێ خۆشەویستی خۆیان بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەرببڕن. لەم ڕۆژەدا جۆرەها وتار پێشکەشەکرێ، باس لە ژیان و ڕەوشتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەکرێ و لە بازاڕەکانیش شیرینی دابەشەکرێ بەو بۆنەیەوە. هەروەها لە زۆرێک لە خواردنگەکان هەر بەو بۆنەیەوە خواردن بە خۆڕایی ئەدرێتە هاوڵاتیان. گەلی کورد لە دێر زەمانەوە خۆشەویستیان بۆ ئاینی ئیسلامی پیرۆز و پێغەمبەر درود و سەلامی خوای لەسەر هەبووە و پابەندن بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە. بەڵێ من ئەگەڕێم وەلایەوە.